دەسەڵاتی ئیسلامی و با بڵێن دەسەڵاتی دەوڵەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دوای فەتحی مەککە دەسەڵاتێکی دەوڵەتداری بوو. دەسەڵاتێک نەبوو بڵێ وەڵا کاکە جا هەرچی بیکردبیتن بڵێن وەڵاوە لەبەرەوەی دەسەڵاتیان نەبوو قووەتیان نەبوو مڕاعاتی خەڵکی کردووە. لە دوای فەتحی مەککە لە ساڵی سەرەتای ساڵی نۆیەمی هیجری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نامەی لە بۆ زۆربەی پاشا و مەلیکەکانی دەوروبەری خۆی نارد. پەیامی خوای پەروەردگاری پێ ڕاگەیاندن و داوای لێکردن کە موسڵمان بن. جا هەر یەکە و بە نەوعێکی وەڵامیاندایەوە. یەکێک لەوانە برا بە ڕێزەکانی خۆم کە پێغەمبەر نامەی بۆ ناردن عەلەیهی سەڵات وسەلام مەسیحیەکانی نەجڕان بوو. طبعاً مەسیحیەکانی نەجڕان زۆر شارەزا بوون، هەم بە دینی خۆیان و هەم ئینتیزاری هاتنی پێغەمبەری ئاخر زەمانیشیان دەکرد عەلەیهی سەڵات وسەلام. حتا جوولەکەکانیش برایانی بەڕێزمەکە تەماشای مێژوو بکەن و تەماشای تاریخەکەن بیخوێننەوە، جوولەکەکانی مەدینەی هەڕەشەیان لە عەرەبەکان دەکرد، لە ئەوس و خەزڕەج دەکرد، دەیانگۆ زۆری نەماوە پێغەمبەرێک دێ عەلەیهی سەڵات وسەلام لە ئاخری زەمەنی ئەمە بە دوای دەکەوین و ئێوە لە بین دەبین. مەسیحیەکانی نەجڕانیش بە هەمان شێوە ئینتیزاری و پێغەمبەریان دەکرد عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام ئەوە بوونیان دەزانێ ئەو پێغەمبەرە داخۆ لە سیلسیلەی وانە یان لە عەرەبەکان یان لە جوولەکانە. جوولەکەکان تەسەووریان وا بوو چونکە زۆربەی پێغەمبەران لە جوولەکەکان بوون، ئەویش ئاخری پێغەمبەرانیش هەر لەوان بێتن، لەبەرەوەی دژایەتیان کردو بە دوای نەکردن چونکە لە عەرەبەکان بوو. طبعاً کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نامەی لە بۆ مەسیحیەکانی نەجڕان نارد، وەفدێکی گەورەیان پێکینا 6 کەس هاتنە کوێ برایانی بەڕێزم، هاتنە مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەگە خەڵکێک بڵێتن وەڵا چ شوێنی دیکەیان نەبوون یان فکریان نەکردو، طبعاً پێش ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیجرەت بکا بۆ مەدینە، عەرەب ئەو فکرە و عەقڵەی هەبوو، خانێکی دروست کردبوو کە تێیدا دادەنیشتن قەزای سیاسی و کۆمەڵایەتی و ینی هەموو شتێکیان تێدا باز دەکرد، ناویان لێ نابوو داڕن نەدووە. بەڵام مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆکەرەوەی هەموو ئەو شتانە بوو. جێی عیبادەت و خواپەرستی بوو، جێی سیاسەتکردن بوو، جێی تەجهیزی جەیش بوو، جێی تەوزیعکردنی پلە و پایە و مەنسەبەکان بوو، و جێی پێشوازیکردنی وەفد و خەڵکانێکی موسڵمان و غەیری موسڵمان بوو، و جێی مانەوەی خەڵکێکی بێنەوا بوو. ئەسحاب الصوفە کە زیاتر لە 400 سەحابەی ئەلەوێن دەرێ دەمانەوە هیچ شوێنێکیان نەبوو. ئێستاش مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی کە عومڕەی کردبێتن ئەسڵی مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەستکاری نەکراوە، تێک نەدراوە، ینی هەڵ نەقەندراوە. لێرانەدا برایانی بەڕێزم بەڕاستی دەموێ و شەو کۆمەڵە خاڵێکی زۆر گرنگەیە بۆ خۆمان جارێ بەرچاوڕوونی بێتن. هەڵسوکەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ خەڵکی چۆن بووە لەگە غەیری موسڵمانان. جارێ دەڵێ کاتێک کە مەسیحیەکانی نەجڕان 6 کەس گەیشتنە مەدینەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو پەڕی ساڵی نۆیەمی هیجری بووە، فەتحی مەککەی کراوە، زۆربەی زۆری ئەو قەبائیل و ئەو عەشرەتانە هەمووی موسڵمان بوون، کە گەیشتنە مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتی نوێژێ بوو، نوێژی مەسیحیەکان. کە نوێژی مەسیحیەکان هەستان نوێژیان کرد، بەرەو چێن دەرێ؟ بەرەو ڕۆژهەڵات، ڕویان دە ڕۆژهەڵات کرد. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کەوان دەستیان بە نوێژێ کرد، فەرمووی دەعوهم، لێیان گەڕن با نوێژەکەی خۆیان بکەن. کەواتە برایانی بەڕێزم ئەوەی کە ئەو ڕۆقیت دەبیتەوە بۆمە باسی پێکەوە ژیان و باسی نزانم چ دەکا، ئەوە لە کاتێکدایە کە ئەسڵەن بەشەریەت و حەضارەتی ئینسانەکان ئەو شتانیان هەردەمێشکدا نەبووە. دینێک کە دینێکی حەقە خوای گەورە بۆ محەممەد الموستەفای ناردووە عەلەیهی سەڵات وسەلام، هەموو دینەکانی دیکە باتیلن، و خوای گەورە هەموو دینەکانی دیکەی باتڵ کردوونەوە. لەگەڵ ئەوەشدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێیان دەداتن لە مزگەوتەکەی خۆی کە دووەم پیرۆزترین مزگەوتە لەسەر ڕووی زەوی، نەسڕانیەکان نوێژی خۆیان بکەن کە دینەکەشیان
نسخ بۆتەوە. بە یەک چاوتروکانێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەیتوانێت هەر شێز کەسیان لە بەین بات، هەر نەیان هێڵیتن، بەڵام بە سەحابەکانی فەرموو لێیان گەڕێن با نوێژەکانی خۆیان کرد. کە نوێژەکەیان کردن برا بەڕێزەکانی خۆم، هاتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر پێشوازی لێکردن و زۆر ڕووی خۆشی دانەوە بە خێراتنێکی چاچی کردن. ئەوان یەکەم شتیان بە پێغەمبەریان فەرموو عەلەیهی سەڵات وسەلام، گوتیان یا محەممەد بۆ گوێن بە ساحیبەکەی ئێمە دەدەی؟ پێغەمبەریش فەرمووی ساحیبەکەی ئێوە چێیە؟ گوتیان عیسا. فەرمووی چۆن گوێنی پێدەدەم ئەمن؟ تیان پێی دەڵێ ئەوە عەبدە. پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵام فەرمووی جا هە تەماشەکە ئینسان ئەو حیوارەی پێغەمبەری خوا زۆر بەدیقەت گوێ بگرن لەگەڵ 6 کەسی نەسڕانیەکان لەکوێ لە مزگەوتی ئەسحابەکانیش بەوردی متابعی دەکەن. ئینسان دەبێ حەق بڵێ، حەق نەشێریتەوە، بەڵام کو دەیڵێ چۆن دەیڵێ ئەوە گرینگە. فەرمووی نەعم هو عەبد الله وەڕەسوولوه، تی بەڵێ ئەوە عەبدی خوایە و پێغەمبەری خوایە و بوون بە عەبدایەتی کەمینیە لە بۆ عیسا عەلەیهی سەلات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام خۆشەویستانی خۆم ئەو جارەی پێی فەرموون، کاتێک کە پێی فەرموون باشە ئێوە سێ ڕەئیتان هەیە دەربارەی عیسا، بەشێکتان دەڵێن خوایە، تیان بەڵێ، تی بەشێکتان دەڵێن کوڕی خوایە، تی بەڵێ، تی بەشێکتان دەڵێن سێ خوانە، عیسا و دایکی و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. چوونە ژێرباری ئەوەی یەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مناقەشەی ئەو ڕەئیانەی لەگەڵ کردن و بێ حوجەی کردن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی باشە گەر قەناعەتان وابێ کە عیسا عەلەیهی سەڵات وسەلام خوا بێتن، قەناعەتان وانیە کە خوای پەروەردگار هەمیشە زیندووە و مردنی بەسەردانایەتن، تیان بەڵێ ڕاست دەکەی. تێگەر عیسا عەلەیهی سەڵات وسەلام خوابایە کە ئێوە بەشێکتان قەناعەتان وایە دەڵێن عیسا سەڵب کرایە و کوژرایە، تیان ڕاست دەکەی. کەواتە گوتێەوە حوجەیەکتان باتڵ بووە، تیان ڕاست دەکەی. تیان ئەوەی دووەم ئێوە قەناعەتان وایە دەڵێن عیسا کوڕی خوایە، تیان بەڵێ. فەرمووی باشە هەر کوڕێک بەشێک لە وەکو بڵێ بابی خۆی یان لە ئەوەی خۆی وەرناگریتن بەشێک لە سیفاتەکانی، و تیان بەڵێ. تێگەر وەکو ئێوە دەڵێن کە عیسا کوڕی خوا بێ، خۆ دەبێ بەشێک لە سیفاتەکانی خوای پەروەردگاری تێدا بێت کە نەنوێ نەخوا نەخواتەوە، تیان ڕاست دەکەی. فەرمووی عیسا نووستۆ، گوتیان بەڵێ، عیسا خواردوێتەوەتی بەڵێ، عیسا پیسایش دوالێ، و تێیان بەڵێ، تیکەواتە کوڕی خواش نێ تەبارەک و تەعالا، تیان وایە. بەو حیوارە لەسەر خۆ و هادیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مناقەشەی دەگەڵ دەکردن. ئەوەی سێمی تێوە کە قەناعەتان وابێتن کە ئەو دەسەڵاتانە تەوزیع ببن لە مابەینی ئەو سێ خوایانە. ئەمن یەک شتی بەسیتان پێ دەڵێن، مەسەلەی غەیب، کە بەس ئایا غەیری خوا کەس غەیب دەزانێت، وتیان نەخێر. پێغەمبەرانیش عەلەیهیمو سەڵات وسەلام فەرمووی ئەگەر خوای گەورە پێی نەفەرموو بن غەیبیان زانی، وتیان نەخێر. تیان عیسا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر خوای گەورە شتێکی پێ نەگوت بێتن لە ئوموری غەیبی، هیچ شتێکی زانی، وتیان نەخێر. تیکەواتە عیسا عەبدی خوای بووە و پێغەمبەری خوای بووە. ئێوەش ئێستانەکە من بانگم کردوون بۆی موسڵمان بن، ئازادیشن. تەماشەکەن برایانی بەڕێزم، ئەوە چێیە؟ ڕئیسی دەوڵەتە، محەممەد المستەفای عەلەیهی سەڵات وسەلام، خاتەم الئەنبیا، لە ئەوجی قووەت و دەسەڵاتیشدایە. موسڵمان دەبن یان لەسەر دینی خۆتان دەمێنەوە جزیە دەدەن. فەرمیان لەسەر دینی خۆمان دەمێنینەوە جزیە دەدەین، بەڵام کەسێکمان لەگەڵ بنێرە کە ئەمینترین کەسی ئەو ئومەتە بێتن بۆی کە
سەرۆت و سامان و جزیەکەی تەسلیم کەین بۆت بێنێتەوە. ئەسحاب دەفەرمون وەڵڵاهی ئەو ڕۆژەی کە ئەو قسەیان کرد هەمومان پێمان خۆش بۆمە تەکلیف کات، چکە گوتیان ئەمینترین کەسی ئەو ئومەتەی. پێغەمبەر فەرمووی عەلەیهی سڵاو وسەلام ئەبا عوبەیدە هەستە لەگەڵیان بڕۆ بۆ لەگەڵ مەسیحیەکانی نەجران ئەو جزیەی لەگەڵە خۆت بێنەوە، لەگەڵە خۆتی بێنەوە. لەو ڕۆژەی فەرمووی ئەبا عوبەیدە ئەمینی ئەو ئومەتەیە. جا لێرانم پێم خۆشە دووسێ خاڵانە هەڵوەستەی لەسەر بکەم. یەکەم مەسەلەی جزیە. برایانی بەڕێزم، ئەو جزیەی کە ئێستا خەڵک وا دەزانێت زوڵم مستەمێکی زۆر لە ئەهلی کتاب کراوە، ئێستا وڵات نییە بە 100 قات و بە 50 قاتی ئەو سەردەمەی جزیەی لەسەر هاو نیشتیمانیان و هاوڵاتیانی خۆیان دانە نابێت. ئەلەو کوردستانی خۆمان هەمومان جزیەمان لەسەرە کە مسلمانیشین. ئەو دەوڵەتۆکەی خۆمان کە هیچ ناوی یعنی گوناحە پێی بڵێ دەوڵەتۆکە کیانۆکە، چونکە هیچ شتێکی بۆ هاو نیشتیمانیانی خۆی جێبەجێ نەکردووە، خزمەت گوزاریەکانی بۆ دابین نەکردوین. بەڵام بەدەیان قاتی ئەهلی کتاب جزیەی لەسەر داناوی. جزیە سەرانەیەکی کەم بوو، مسلمانان لە ئەهلی کتابیان وەردەگرت لە مقابلی ئەو خزمەت گوزاریانەی کە بۆیان دەکردن و لە مقابلی ئەو دیفاعی کە لێیان دەکردن، کە هیچ کەسێک بۆی نەبوو ئەزیەتیاندا و دیفاعکردن لەو وڵاتەی کە تێدا دەژین شمولی وانی نەدەکرد. معزز مکڕم لەسەر دینی خۆیاندا مابوونەوە، لە مقابلی ساڵانە سەری دینارێکیان دەدا. بەڵام کە پیریش دەبوون لە سەردەمی ئیمامی عومەر جزیەکەشیان لەسەر لاکەوت. ئیمامی عومەر فەرمووی بڕیارێکیدا لە دەوڵەتی خۆی ئەو کاتەی کە خەلیفەی مسلمانان بوو، فەرمووی هەر کەسێک کە پیر بوو، هەر کەسێک کە پەککەوتە بوو، هەر کەسێک کە فەقیر بوو جزیەی لەسەر لادەن و لە بەیتولمالی مسلمانانیش پارەی بۆ ببڕنەوە. دەوڵەتی ئیسلامی ئاوا معاملەی لەگەڵ خەڵکی نەیاری خۆی کردووە، خەڵکێکی غەیری مسلمان کردووە.